پێناسی جۆرا جۆر بۆ سەرکەوتن کراوە و ڕای جۆرا و جۆریش هەیە لەسەرەوەی کە کێ سەرکەوتووە و سەرکەوتن بەچی ئەوترێ. بەڵام ئەوانەی کە زۆر بە شێوەیەکی باو یان بەعام باسییان کردووە لەم شێوازانن. یەکەم ڕخنێکی زۆر لەو ڕای گیراوە کە زۆرینا بەتابەتی لە کۆمەڵگەی سەرمایه‌داریە باوەڕیان وایە سەرکەوتن واتە پارە و لە زۆر شوێن وەڵامی ئەوە دراوەتەوە. حتا یەکێک لەوانە حرف ئەکرد کە خۆی کتێبێکی هەیە بە ناوی زەینی سەروەتمەند، واتە چۆن بتانی خاوەنی مێشکێکی سەروەتمەندانە بی و چۆن بتانی ئەستان پارەش پیا بکەی. هاوکات ئەڵێ گەورەترین کێشە ئەوەی وا بزانی کە پارە چارەسەری هەموو کێشەکان تەکە. یعنی هەر لە سەرەتای کتێبەکەیەوە ئەڵێ گەورەترین کێشە ئەوەی وا بزانی بە پارە چارەسەری هەموو کێشەکان تەکرێ. واتە ئەم ڕایە هەرچانە باو بێ یان خەڵکانێک ڕویان نەیە بێڵن، بەڵام لە ناخیانە باوەڕیان وابێ کە پارە چارەسەری کێشەکانیانەکەوە پارەی زۆر واتە سەرکەوتن، ئەمە ڕایەکی هەڵەیەوە لە زۆر شوێنە وەڵام دراوەتەوە. دواتری نەسەرەوەی کە ئایا سەرکەوتو کێ، هەندێک وا پێناسەیەکەن ئەڵێن سەرکەوتن ئەوەیە مرۆڤ لە ڕووی دەرونیەوە بگاتە ئارامی و بگاتە ئیتمینان، واتە مرتاح بێ لە ژیانیا، ئاسوودە بێ لە ژیانیا، ئەمە پێڵێن سەرکەوتن. هەنێکی کاڵن سەرکەوتن واتە تۆ ئامانجێکە هەبێ لە ژیانە و تۆ بتوانێت ئەو ئامانجانە بێنیتە دی. و هەنێکیش ئاڵێن سەرکەوتن واتە چارەسەری کێشەکان، چکە بەردەوام ژیان پڕە لە کێشە. کێشەی جۆرا و جۆری ژیان وای کردووە، یعنی یەک نەفەر نییە بێبەری بێ لە کێشە. هەموو دنیا هەموو کەسەکان بە درێژایی مێژوو هەتا ئێستا بۆ ئایندەش هەموو کەسێک کێشەی هەیە لە ژیانە. بەڵام قسەیەکە بەڕای من زۆر جوان و کاریگەرە ئەویش ئەوەیە ڕاستە هەمومان خاوەنی کێشەین، بەڵام سەرکەوتوەکان ئەو کەسانن لە کێشەکانیان گەورەترن. واتە ئەگەر ئێمە دوو نەفەر بین لە پێشاوی خۆمان، هەردوو نەفەرەکە بە یەکجار باوکی هەردووکیانە بۆ نمونە وەفاتەکە و هەردووکیان ڕوبەڕووی کێشەی گەورە ئەبنەوە لە ژیانیانە. سەرکەوتو ئەوەیانە کە خۆی لە کێشەکەی گەورەترە. یعنی هەر کاتێت تۆ باوەڕ دوا بوو تۆ لە کێشەکانت گەورەتری، تۆ لەوە زۆر گەورەتری کە نەبوونی پارە، نەبوونی شەهادە، نەبوونی تەمەن، نەبوونی ناوبانگ تۆ بوەستێنێ و خۆشبەختیەکانت لێ بسەنێتەوە. ئەگەر وابیرت کردەوە ئەوە تۆ لە کێشەکانی گەورەتری و ئەوە تۆ مرۆڤێکی سەرکەوتوی. هاوکات هەنێکەوە ئەزان بەدیهێنانی ئامانجەکان سەرکەوتنە. من بۆ ئەوەش حەزەکەم ئەوە بڵێم کە مەرج نییە. جاری وایە تۆ ئامانجێکی داناوە لە ژیانی خۆتە، ئامانجەکە ژێتە دی، بەڵام لەوە چێ ئاسوودەی نەگەڕێتەوە بۆ ژیانی تۆ و تۆ بڵێ یعنی من ساڵەهای ساڵ ئەو هەموو هەوڵەمیاوە بۆ بەدیهێنانی ئەم ئامانجە، ئێستا ئامانجەکەم هاتوۆتە دی، بەڵام ژیانی من هێشتا هەر نەگۆڕاوە. مەسن زۆر کەسمان بینیوە ئارزوی ئەو بە زانکۆتەواوکە، زۆر کەسمان بینیوە ئارزوی ئەو بە ڕۆژێ خانووی خۆی هەبێ، زۆر کەسمان بینیوە ئارزوی ئەو بە ڕۆژێ بۆ نمونە ئۆتۆمبیلێکی پێبێ ئەوە بێ کە لە خەیاڵەکانی هەیە. ئێستا ئەو شتانە هاتوونەتە دی، بەڵام سیرێکی لە ئاسوودەیان ناژی. ڕۆژانە هەر تووڕای بێ، ڕۆژانە بێزارە بێ، ڕۆژانە گلەیەکە لە ژیان، ڕۆژانە لە بەختی خۆی گلەیەکە. واتە ئەوەی تو ئامانجێکیش بێنیتە دی هەر ئەمەش ناکرێ پێناسی سەرکەوتن بێ، چونکە مرۆڤی سەرکەوتو ئەو کەسێک کە ئەزانێت چۆن هەنگاو بۆ ئامانجەکانی بنێ. واتە هێشتا ئەگەر ئامانجەکە شبەدی نەهێنابێ تو ئەبێ بزانی چۆن هەنگاو بەرەو ئامانجەکان تەنی و چۆن ئامانجەکانە بەدیێنی. واتە ئەتوانین بڵین ئارامیکی دەرونی، ئاسوودەیەکی دەرونی، ژیرانە ژیان و زانینی ئەوەی کە تۆ پێویستە لە ژیان تا ئامانجە هەبێ و بکەویتە ڕێ و ئەو ڕێگایە پێویستی بەوەیە کە تۆ کەسێکی ئاسوودەبی و چۆن بتوانانی بەسەر گرفتەکان تا زاڵبی و چۆن خۆت گەورەتربی لە گرفتەکانت، ئەوە سەرکەوتنە. واتە مەرج نییە سەرکەوتن پێوەرەکانی خەڵک بێ. تۆ هەر کاتی ئیحساس بە ئاسوودەیی کرد تۆ کەسێکی سەرکەوتویت. ئێستا لەوە چێ بڵێن ئەی ئێمە چۆن بتوانین کەسێکی سەرکەوتوو بین؟ لە ڕاستیا بۆی تۆ کەسێکی سەرکەوتوو بی پێویستە وەکو سەرکەوتوەکان بیر بکەیتەوە. ڕۆژێکیان خۆم کرد بە قەحەیەکە کە خوێندکارێکی زۆری لێبوو، قەرار بوو سێمینارێکم هەبێ لەسەرەوەی کە تۆ چۆن ئەتوانی کەسێکی سەرکەوتوو بی هەم لە ژیانە هەم لە خوێندنەکەتە. لەوێ هەر لە سەرەتاوە کە چوومە ژوورە وتم ئادی کی ئێوە سەرکەوتوو بێ لە ژیانە دەسەڵ بڕێ. دیارم باوەڕ ناکەم کەسێکە بێ دەسەڵ نەبڕێ، هەمووی دەست بەرزەکاتەوە. بەڵام وتم ڕاستێکی بۆ سەرکەوتن لە ژیانە تۆ هەر ئەم لەحزەیە ئەتوانی بچیتە ڕێزی ئینسانە سەرکەوتوەکان. واتە تۆ ئێستاکە بەبێ هیچ شتێکی تر، بەبێ ئەو شتێکە لە دەروی تۆ هەیە، تۆ ئەتوانی ئەمڕۆ بچیتە ڕێزی ئینسانە سەرکەوتوەکان. هەمویان تەعەجوبیان کرد. وتم پێتان بڵێم تۆ چۆن ئەتوانی ئەمڕۆ بچیتە ڕێزی ئینسانە سەرکەوتوەکان؟ تەنها وەکو ئەوان بیر بکەرەوە. خۆ مرۆڤە سەرکەوتوەکانیش تووشی کێشە بن، مرۆڤە سەرکەوتوەکانیش تووشی قەیرانە بن، مرۆڤە سەرکەوتوەکانیش جاری وایە زەرەری گەورەیە بەسەریانە، جاری وایە نەخۆشەکەون، جاری وا هەیە بۆ نمونە هاوسەرەکان لیان جیابێتەوە، جاری وایە تووشی کارەساتێکە بێت دەستی ئەشکێ، قاچی ئەشکێ، کەسێکی ئەمرێ.
واتە مرۆڤی سەرکەوتو لەم ژیانە شتێکی ئایدیال و خەیاڵی نییە تۆ هەر لە دوورەوە سەیرێکی کۆمەڵێک شتی خەیاڵت دانابێ و وا بزانی مرۆڤی سەرکەوتو بۆ نمونە هەندێک ئەکتەری سینەما ببینی بڵێ ئەوە داهاتەکەی میلیۆنەها دۆلارە ئێستاکە ناوبانگی هەیە لە جیهانە تەندروستی باش هەر کێشەیەکی نیە ئەگەر ڕێژێ کێشەیەکی هەبوو ئەتوانێت بە چەندین هزار دلار سرف کاوە چارەسەری کێشەکەی بکە لە ڕاستیە ئەوە تۆ لە دوورەوە ئەیبینی چکە مەرجنی ئەو کەسە لە ناخی هەست بە ئاسوودەیی بکە هەستکردن بە ئاسوودەیی و بیرکردنەوە وەکو ئینسانە سەرکەوتوەکان ئەوە سەرکەوتنە یعنی ئەگەر تۆ لە ئێستا وەکو مرۆڤێکی سەرکەوتو بیرت کردەوە با من نمونەی ئەوە بێنم ڕۆژێکیان سەردانی مامۆستایەکەم کرد کە لە ژیانەوە زۆر سوودم لێ وەرگرتووە ئەم مامۆستایە وتی لەم ماوەیە تەماشای درامایەکەم کردەوە هەموو ئەکتەرەکان و دەرهێنەر هەمویان دانیشتە بوون باسیان لەوە کرد کە کێ سەرکەوتوترین ئەکتەری ناو ئەم درامایە بووە ئەڵێ ئەوەی کە جێگەی تێبینی بوو ئەو بوو سەرکەوتوترین کەسی ناو دراماکە ئەوە نییە کە بەتەڵ فیلمەکەیە واتە پاڵەوانی فیلمەکە سەرکەوتوتر نییە جاری وایە کەسێک کە دەورێکی بینیوە دەورەکەی جوان بینیوە ئەوە سەرکەوتووە جا باسی ئەوەی کرد کە لە ژیانی شابوو شێوازەیە تۆ دەورێکە پێدراوە تۆ هەوەسی خۆتە ئارزووی خۆتە بڕیار لای خۆتە ئایا وەکو مرۆڤێکی سەرکەوتوو تەعاملەکەی یا وەکو مرۆڤێکی فاشیر بۆ نمونە دوو کەس وەکو یەک باوشانە برێت بەڵام مرۆڤە سەرکەوتووەکە لە جیاتی ئەوەی کە بگریێ و ناڕەحەت ببێ و ئیتر ماوەیەک ئیژ نەکا و تەبیعەتی ناخۆش بێ لەگەڵ دەوروبەر ئەمە چیە باوکی مردووە سێرەکی مرۆڤە سەرکەوتووەکە چیەکە کۆمەڵێک کارەکە ئەڵێ لە ژیانەوە باوکم زۆر حەزیە کرد من وابم وانە بووم لە ژیانەوە باوکم زۆر ئەم ئامۆژگاریانی کردم بە گوێم نەکرد ئێستا مەرج بێ بۆ یادی ئەو بۆ دڵسۆزی بۆ ئەو من مەرج بێ ئەمانە بێنمەدی واتە سێرەکی مرۆڤە سەرکەوتووەکە لە ناڕەحەتترین کاتەکانە هەمیشە هەنگاوەکانی بەرەو سەرەوەیە بەڵام ئینسانی فاشیل لە ناڕەحەتترین کاتەکانە یەکسەر ئەکەوێتە خوارەوە واتە دوو کەس وەکو یەک تووشی نەخۆشیەون بۆ نمونە ئەمەیان کە مرۆڤێکی سەرکەوتووە بڕیاری یاوە ئینسانێکی سەرکەوتوو بێ لە ژیانیا یەکسەر خۆی ئێتە پێشچاو ئەمە ئەکتەرێکی ناو ئەم درامایە ئێستا دەورەکەی ئەوەیە نەخۆش بێ ئایا مرۆڤێکی سەرکەوتوو کاتێ نەخۆشە بێت چۆن تەعاملەکە و چۆن بیرەکاتەوە و چۆن هەوڵەیان چارەسەری بکە بۆ نمونە کەسێک لە خوێندنەکان سەرکەوتوو نەبووە و ئەمڕۆ بڕوانامەی نییە ئایا ئێستاکە وەکو مرۆڤێکی فاشیل بژی یان وەکو مرۆڤێکی سەرکەوتوو ئەتوانێت مرۆڤێکی سەرکەوتوو بێت ئەگەرچی خوێنەواریشی نەبێت ئەتوانێت هەر بەوە فەشە لێ هێنێ کەوا بزانێ مادەم ئەم شەهادەی نییە مادەم ئەم لە ئاستێکی باشانیە مادەم ئەم زوونەی توانێت خوێنەکەی تەواوکە کەواتە ئیتر شکست خواردو هەر ڕۆژێ وای بیرکردەوە ئەوە مرۆڤێکی فاشیلە بەڵام ئەگەر ڕۆژێ وای بیرکردەوە من دەورەکەم ئەمەیە ئێستاکە لە خانوویکی وابم لەگەڵ کەسێکی وا بژیم داهاتەکەم ئەوە نەبێ و ئەم کێشانم هەبێ ئایا مرۆڤێکی سەرکەوتوو ئەگەر ئەم دەوری پێبی چۆن تەعاملەکە بەڵێ مامۆستاکەواتە تۆ مەبەست ئەوەیە هەنگاوەکانی گەیشتن بە سەرکەوتن تەنها بڵین سەرەتا پێویستمان بەوەیە کە بیرکردنەوەی خۆمان بگۆڕین بەڵێ سەرەتا پێویستە ئێمە وەکو مرۆڤە سەرکەوتوەکان بیر بکەینەوە چکە وەکوتم هەمویان هەر ئەو کێشە و قەیرانانەیان هەیە بەڵام مرۆڤی سەرکەوتوو چۆن ڕەفتارەکە و چۆن بیرەکاتەوە و چۆن هەوڵەیە چارەسەری کێشەکانی بکە ئێمە هەوڵ بین وابین ئەوە سەرکەوت بەڵێ مامۆستا ئەگەر بڕیارمان ناببین بە کەسێکی سەرکەوتوو ئەو کاتە جەنابە دەفەرمیوەکو ئەوان بیر بکەنەوە بیرکردنەوەی ئەوان چۆنە تا ئێمە بۆ شێوەیە بیر بکەینەوە بەڵێ لە ڕاستیە پرسیارێکی زۆر جوانە تۆ ئەگەر بتەوێ وەکوان بیرکەیتەوە پێویستە بزانی ئەوان چۆن بیرەکەنەوە ئەوان هەمیشە باوەڕیان بەوە هەیە کە ئەتوانن کێشەکانیان چارەسەرکەن واتە هێشتا تازە کێشەکە دروست بووە لای ئینسانی فاشل ناومێدە بەوەی کە بتوانێت چارەسەری کێشەکەی بکە ئینسانی سەرکەوتوو باوەڕی وایە کە ئەتوانێت ئەم کێشەی چارەسەر بکە برایان تریسی ئەڵێ هەر کێشەیە کە ڕووەکاتە تۆ وا بزانە ئەمە پاکەتێکە و خەڵاتێکی تایە بۆ تۆ هەر کاتێ ئەم کێشەیە چارەسەر کرد خەڵاتەکە وەرەگری واتەی ژیان هەموو وەکو یاریە گوایە تو ئەکرێ براوە بیت یعنی لە کاتێکا کە ئەو کێشەی تووشە بێ وا بیرەکاتەوە کێشەکانی ژیان وەکو قادرمان ئەگەر ژیانی کەسێک کێشەی تیانە بێت تۆ مناڵە بێنە پێشتاوی خۆت لە ژیانی هەر شتێکی ویست بێ دایک و باوکی بۆیان کردبێ و تا ئەو ڕۆژەش خوێندن تەواوەکە هەر چیکی ویست بێ بۆی فەراهەم بوو بێ بەڵام ئەگەر لە ناکایەکە ئەم شتانی لە دەستیە بە احتیمالی زۆر هەر وا ئەزانێ بێ خەڵک بێ کێشەکانی چارەسەرکە بەڵام تۆ هەموو مرۆڤە سەرکەوتوەکانی دنیا بێنە پێشتاوی خۆت هەر لە کۆنەوە هەتاوەکو ئێستا ئەبینی زۆریان هەتیو بوون ئەبینی زۆریان چەرمەسەری و ناڕەحەتی زۆریان بینیوە ئەبینی زۆریان هەژاریان بینیوە نەخۆشیان بینیوە ئازاریان بینیوە زیندانیان بینیوە ئەمانە ئەو ناڕەحەتیانە پێیگەیاندون واتە یەکەمین بیرکردنەوە ئەوەیە کە تۆ
ئیجابیانە بیرکەیتەوە و قەنەعەتی وا بێت توانی کێشەکانە چارەسەرکی واتە سەرەتا ئێمە لە باوەڕەکانمانەوە دەست پێکەین ئایا من باوەڕم وا بێ ئەتوانم کێشەکانم چارەسەرکەم یا ناتوانم ئەمە یعنی لە سەرەتاوە بیرکردنەوەکە لە باوەڕەوە دروستە بێ تۆ بێ قەنەعەت بە خۆت بکەین کە تۆ ئەتوانی کێشەکانە چارەسەرکەی و تۆ ئەتوانی بگی بە ئامانجەکانە. ئەنتۆنی ڕۆبینز سێکی جوانەکە ئەڵێ خەڵک بڕیاری یاوە ئەگەر ئامانجەکەی هاتە دی ئینجا دڵی خۆش بێ ئەڵێ بەڵام ئەمە زۆر زەحمەتە پێویستە ئێمە ئەمڕۆ دڵمان خۆش بێ ئەگەر ئەمڕۆ دڵمان خۆش نەبێ ناتوانین ئامانجەکانمان بین نەدی ئەڵێ کەواتە من چیەکەم بە دڵخۆشیەوە بەرەو ئامانجەکانمەکە و مەڕێ مرۆڤی سەرکەوتو لە بیرکردنەوەکانی وایە هەر کاتی ئامانجەکانی بیرکەوتەوە ئەمڕۆ دڵی خۆی خۆشەکە کە ئەوانە ئامانجی منن و من بەرەوە ئامانجانە ئەڕۆم چکە کەسانێک هەن لەم ژیانە هیچ ئامانجێکیان نییە نزیکی لە سەدا 97 یان ئەتوانین بڵێن لە سەدا 85 بەرەوسەری خەڵک هیچ ئامانجێکی نییە لە ژیانە مرۆڤی سەرکەوتو خاوەنی ئامانجە مەرجنی ئامانجەکە ئێستا هات بێتە دی بەڵام هەر کاتێک تۆ بیرەکەیتەوە تۆ خاوەنی ئەم ئامانجە گەورانەی کەواتە تۆ مرۆڤێکی سەرکەوتویت ئەگەر ئامانجەکانیش نەهاتە دی ئێمە نازانین ئامانجەکان کەیەنەدی یەکێک لە کێشەکان ئەوەیە ڕێگەی سەرکەوتن بەردەوام وەکو ڕێگەیەکی تەمومژایی وایە بەرزونزمی زۆریشیتیایە بەڵام ئەوترێن زۆرینەی خەڵک یەک هەنگاوی ماوە بۆ سەرکەوتن ئەگەڕێتەوە تۆ بهێنە پێشای خۆت بە کۆمەڵێک شاخە بڕیتە سەر و بیتە خوارەوە زنجیرە شاخێ ببڕی بە ئامانجی ئەوەی گەنجینەیەک دانراوە و تۆ نەخشەیەکی پێ نەخشەکە هەموو ڕەمز و ڕازە هەلکردنیشی پێویستی بە بیرکردنەوەیە بەڵام لە ڕاستیە تۆ شاخێ دوو شاخ ئەڕۆیت بێزارە بی ئەڵین حتمما ئەمە درۆیە گەنجینەی وا بوونی نیە ئەگەڕیتەوە زۆرینەی خەڵک ئەگەنە نزیکی گەنجینەکە ئەگەڕێنەوە یعنی تۆ بێنە پێشایی خۆت دنیا وەکو تەمومەش وایە قەرارە بۆ شوێنێک بچی و تۆ تەنها ئەتوانیت 10 متری بەردەمی خۆت 5 متری بەردەمی خۆت ببینی ڕێگەی سەرکەوتن هەمیشە وایە خەڵک لەوە بێزارە بێ ماوەیەک هەر ڕۆشت و هیچ دیار نەبوو ئەگەڕێتەوە ناومێ دەبێ بەڵام مرۆڤە سەرکەوتوەکان ئەوانەی ئێستاکە ئەمڕۆ بوونەتە نمونە بۆ زۆربەی خەڵک لە هەموو بوارەکانە ئیتر ئەو بوارانە بواری پیشە بێ بواری خوێندن بێ سینەما بێ هەر کارێکی هوەری بێ یان بواری ڕاگەیاندن بێ کۆمەڵە کەسن بوونەتە وەکو ئەڵێ بوونەتە نەزمە بوونەتە ئەستێرە خەڵک چاویان لێکە ئەمانە ئەوانە نین کە یەکسەر بۆیان هاتبێتە دی و هەر شتێکیان ویست بێ بە خێرایی پێی گەشت بن ئەمانە بەرزونزمی زۆریان بینیوە یعنی ئەگەر تەماشای پاڵاوانە وەرزشەکانیش بکەین هەر بەو شێوازەیە زۆریان مەرجنیە لە ڕووی جەستەیەوە لە خەڵکی تر تەندروستتر بن و مەرجنیە لە باشترین هۆڵ و باشترین یاریگاکانە تەمرینان پێکراوێ بەڵام ئێستاکە پاڵاوانی جیهانن ئەمانە ڕۆژانە لە ناخیانە هێزێکی پێیان ئەڵێ بەردەوام بە مرۆڤی سەرکەوتوو هەمیشە لە ناخیا شتێک هەیە پێڵێ بەردەوام بە ئەگی بە سەرکەوتن مەسەلەن زۆرت نەماوە بەڵام خەڵکی فاشیل دەوروبەرەکەی پێڵێ ئەو ڕۆژی دەوروبەرەکەی وای نەوت یا ئەو ڕۆژی هەستی کرد دەوروبەرەکەی وای بیر ناکەنەوە لە شوێنی خۆی دائنیشە و هەتا ماوە ناگا بە سەرکەوتن بەڵێ مەم سەباسیەوەت کرد کە باسی خوێنکارەکانت کردوتێ هەمویان ویسیوانە سەرکەوتو بوون و هەر یەکێکیش لە ئێمامانەوەی سەرکەوتو بووین بەڵام زۆر جار بیرکردنەوە سلبیەکەمان وامان لێ ئەکا کە نەتوانین ئێمە چۆن فەرمان بە عەقڵی شارەوەمان بکەین کە بۆ ڕەتکردنەوەی ئەو خەیاڵانە بەڵێ پێویستە ئێمە لەگەڵ ئەم بابەتانە بژین واتە مرۆڤ بۆی سار نەبێتەوە بۆ ئەوەی هەمیشە تەشجیعێک لە ناخیا هەبێت پێویستە کۆمەڵە شت کا بە هاوڕێی خۆی یەکەم ئەو کەسانە بکە بە هاوڕێی خۆت هەمیشە تەشجیع دەکەن و هەمیشە ئەمەلیان هەیە من کەسم بینی و زەرێکی زۆر گەوری هاتووە بەسەرا بەڵام لەوە فێری ئەمەل بووم یعنی لەو خراپترین کاتە ئەو هیوایەکی گەوری هەبوو باوەڕی وابوو کە ئاسانە خی گەورە قەرەبی بووە کاتەوە ئەم جارە جارێککە هەوڵەیە خۆ ئەو پێشتر ڕۆژێک لە ڕۆژان پێش ئەو زەرری بێ بەسەر خاوەنی هیچ نەبووە ئێستا هاتووە بەسەرە کەواتە جارێکی ئەزمونێکی باشتری هێتوانێ واتە تۆ ئەگەر هاوڕێتی ئەو کەسانە بکەی کە ئێستاکە کارەسات و کێشیان هەیە بەڵام خاوەنی هیوان ئەوان جاری وا هەیە ئەبنەهۆی ئەوەی کە تۆ بەردەوام بیت ئەمە یەکەم هاوڕێتی کردن دووهەم خوێندنەوە لەم بوارانە کتێبێکی زۆر لە بازارە هەیە کتێبەکانی ویندایر کتێبەکانی ئیبراهیم فەقێ کتێبەکانی ئانتۆنی ڕۆبینز کتێبەکانی بۆ نمونە ناپلیۆن هێل دیل کارنگی و زۆرێک لەم نووسەرانە خۆیان کێشە و ناڕەحەتی زۆریان بینیوە هیچ وەکو ویندایر کە ئێستا کتێبەکانی لە بازارە هەیە و زۆربەی باس لەوەکە چۆن چارەسەری کێشەکان تەکەی چۆن خۆشحاڵەبی چۆن سەرکەوتووەبی خۆی لە هەدووخانە گەورە بووە زۆربەی زۆر ناڕەحەتی چەشتووە یعنی بە ناڕەحەتیکی زۆر گەشتووە بەوەی ئێستاکە پرۆفیسۆر بێ لە بواری پەروەردە بە ناڕەحەتیکی زۆر گەشتووە بەوەی کە ئێستاکە کتێبەکانی زۆر پرفرۆشترین کتێبی ساڵ بن بۆ نمونە خوێندنەوەی کتێبەکانی ئەوانیش کاریگەری هەیە و هەروەها بەرنامەیەکی لەم شێوە یان کۆمەڵێک
سیمینار هەیە کە ئێستاکە زۆر ئاسانە. من ساڵانی کۆتایی 90ەکان وەکو هیوایەتی خۆم لەم بوارە مطالعەمان کردووە بە دوای ئەم شتانە ئەڕۆشتم. ڕاستیەکەی تەنها کۆمەڵێک سەرچاوم دەستەکە و کە تەرجمە کرابوو بۆ فارسی، بەڵام ئێستاکە ئەبینی لە یوتیوب ئەو هەموو محازەڕی تایە، ئەبینی لە ئینتەرنێت هەر سێرچەیەکی ئەو هەموو بابەتە باشێتە بەردەستە کە لەوەچێ لە کاتی خۆیان من ڕۆژێ 2 ڕۆژ خەریکی خوێندنەوەی کتێبێ بووم. ئەو کتێبە هێندەی مەقالەیەکی ئێستاکە کە سێرچێکی جوانی بۆ بکەین شتی باشی تیانە بوو بێت. واتە ئێستا هۆکار زۆرە تۆ بۆی بەردەوام بی لەگەڵی. ڕاستێکی زانین شەر نییە، تۆ پێویستە بیری خۆتی بخەیتەوە. ئەم شتانە زۆر جار هەمومانی زانین، بەڵام ئەگەر بێت و هەفتانە مانگانە بیری خۆمانی نەخەینەوە جاریکە سار دەبینە و بێتاقەت و بێزارە بین. بەڵێ کەواتە پەرەپێدانی مرۆیی لە کوردستانە چۆنە بینی؟ لە ئێستا ئاستی باشترە لە ساڵانی ڕابردوو. بۆ نمونە لە کۆتایی 90ەکانە کتێبێکی دەرونیم پێ بۆیە مخستە علاگەیەکی ڕۆژ بۆی کەس نەیبینێ، چونکە هەر کەس ببینێمە ئەو بۆ دەرون ناسی و شتیوە خوێنیتەوە. ئەمە مرۆڤ تێکە چێ بەم شتانە، یعنی ڕۆژانە بوو کۆمەلگاوا بیریە کردەوە، بەڵام ئێستاکە ئەبینی زۆر کەس ئەڵێ ئارۆزوم بارە دەرونیەکانە یا زۆر کەس ئەچێت لە بازار. هەر ئێستاکە بڕۆ لە چاپخانەکان ئەو هەم کتێبە دەرونی تیان نیشانەی ئەوەیە کە ئێستاکە وعی خەڵک گۆڕاوە. ئەوە بۆ خۆی شتێکی باشە و ئاستی ڕاهێنانیش تاکو 2 ساڵ لەمە پێش لە گەشەیەکی زۆر باشە بوو. ئێستاکە بۆ نێم قەیرانەوە ئەکرێ بڵین کەمێک هەموو بوارەکان کاریگەری کراوەتە سەرەوە، کەمێکیش بواری پەرپێدانی مرۆیی. بەڵام بەڕای من کاتێک قەیران و کێشەکان سەرێڵێن ئەلەو کاتات دەوری پەرپێدانی مرۆیی خۆی ئەنوێنێ. بۆ نمونە ئەگەر چەند ساڵە لەمە پێش کۆمەڵە محازەر و سیمینار و کۆرسم هەبوو بێ بۆ کۆمەڵی خەڵک لەسەرەوەی تۆ چۆن خۆشبەختەبی چۆن سەرکەوتووەبی، ئەکری ئەمڕۆ لەم قەیرانە ئیسفادی لێ بکەن. لەبەرەوە قەناعەتم وایە ئێستاکە لە ئاستێکی باشە و ئەکرێ باشتریش بکرێ. ڕاهێنەرێکی باش لەم وڵاتە هەیە و کتێبێکی زۆریش هەیە و گەنجانێکی زۆریش هەن کە ئێستاکە ئیحتیمامی پێەکەن، ئامادەن پاری بۆ سەرفکەن، ئامادەن لە وڵات بچنە دەرەوە بۆ بینینی دەورەیەک. ئەمە لە ئاستێکی باشە، ئومێد دەکەم باشتریش بێ. بەڵێ مامۆستا ئەوەی تۆ ئەتوانی بیکەی منیش ئەتوانم بیکەم، واتە توانای مرۆڤەکان لە کەسێک و بۆ کەسێکی تر جیاوازە. قسەیەک هەیە لە NLP پێوترێ presupposition، واتە پێشفەرزیە، یعنی پێشداوەریەک هەیە لە NLP ئەڵێن پێشداوەری قەنەعەتی پێ بکە زۆر گرنگە. ئەویش ئەوەیە ئەگەر کەسێک لەو پەڕی دنیا کارێکی کرد تۆش بە هەمان ستراتیژ ئەتوانی لەم پەڕی دنیا ئەو کارە بکەی. ئێستا لەوە چێ بپرسی هەمان ستراتیژ واتە چی؟ بۆ دروستکردنی کێکێک کۆمەڵێ مەواد پێویستە و هەروەها پێویستە بزانین چۆن تێکەڵیان بکەین و پێویستە بزانین چەندێک لە فڕنادایی بنی. ئەگەر لەو پەڕی دنیا هەمان ڕەچەتە بە کەسێک بی، هەمان ڕێسیپی بە کەسێ بی بڵێ ئەبێت تۆ وا بکەی، یەکەم جار ئەو شتە ڕێژەی ئەوە نەبێنی و ئەوەی تێکەڵکەی و ئەوەندە لە فڕنێکا بیهێڵیتەوە، هەمان کێک دەرەچێت کە ئێستاکە بەنەوانترین کێکە بۆ نمونە لە وڵاتێکی تر دروستەکرێ. سەرکەوتنیش بەو شێوازەیە. ئێمە ئەتوانین هەر شتێک ئەمانەیە لە ژیانە بەدەستی بێنین بە دوای ئەوە بگەڕین کە ستراتیژی ئەو کارە چییە. بۆ نمونە من ئێستاکە و ڕاهێنەر زۆرترین خولکە هەمە لەسەر بەهێزکردنی یادگەیە، چۆن بتانی یادگەی خۆت باشکەی، یان زۆرترین خولکەوتومەتەوە لەم 10 ساڵە فێربوونی ئینگلیزیە، چۆن بتوانین بەڕێگەیەکی سەریع فێری ئینگلیزیبی. من لە زمانی کۆنا لەم دوانە زۆر خراپ بووم، بۆیە بە دوایە گەڕاوم، یعنی بێهیوان نەبووم بڵم ئیتر ئینگلیزی قورسە فێر نابی. من بە درێژایی خوێندن لە ئینگلیزیا خراپ بووم، ئەوە نزیکی 10 ساڵە من دەوراتی ئینگلیزی ئەڵێمەوە و ئەلحەمدوللا ئێستاکە زۆر قوتابیمان هەیە ئەوان ئێستا دەرسەڵێنەوە. من ئەمێ بۆوانە بڵێم کە ئێستاکە وە ئەزان ئینگلیزی قورسە، منی ژووکوان وام زانیوە ئینگلیزی قورسە، لە قوتابخانەش لە ئینگلیزی خراپ بووم. ئەی چۆن فێر بووم؟ چونکە گەڕام بە دوایە کۆمەڵە کتێبی زۆری دەرووناسیم خوێندەوە لەسەرەوەی مرۆڤ چۆن فێری زمانێک بێ و کاتێک هێنام تەطبیقم کرد هەمان شت دەرەچێت. واتە مەرج نییە تۆ لە شتێکا خراپ بووی ئیتر بڵێ وەڵام من ئەمە بواری من نییە و من ناتوانم. بۆ نمونە زۆربەی خەڵک ئێستا خەریکی فێربوونی ئینگلیزی و فێر نابێ. بۆچی فێر نابێ؟ چونکە پێی ئەڵێم ئاوا فێرەبی، خەڵک هەرچێتەوە سەر ئەو بەزمەکۆنەی کە هەیە چه کەلیمە لە بەرەکاو ئەچێ دەرسی قاعیدە خوێنێ، کەواتە تۆ بەو طریقەیە فێر نابی، ئەبێت شێوازەکەت بگۆڕی. لە NLP ئەڵێ بەرەو ئامانجەکەت بڕۆ و بەردەوام ڕێڕەوەکەت بگۆڕە تا ئەگەیتە ئامانج. مەرج نییە ئەو ڕێڕەوی تۆ گرتووتێتە بەر ئەوە ڕاستترین بێ، بەردەوام کە ئەڕیتە پێشەوە لەوچێ بۆ ڕوون بێتەوە قیبلەنمایەکی پێ بە تۆ ئەڵێ لێرەوە ناتوانانی بکەی. و هەروەها لە زانستی NLP قسەیەکی جوان هەیەش ئەوەی ئەڵێ هەر کاتێک ماندوو بووی لەگەڵ شتێکە ئەوە نیشانەی ئەوەیە تۆ ڕێگای هەڵت گرتووەتە بەر. کەواتە ئەگەر هەوڵی بۆی شتێک بەدەستبێنی ناتوانی بڕۆ بپرسە بزانە ئەوانی کە ئەو ڕێگەیان گرتووەتە بەر ئایا گەیشتون یاننا، ئەوانی کە یانێ ئامانجە بێن نەدی ئایا چۆن توانیوانە بە چ ڕێگایەک توانیویان ئەوە بێن نەدی.
هاوکات دەتوانم ئەوە بڵێم کە ئێستاکە جێگی دڵخۆشیە جارێکی تر ئەم سەردەمە کە پێوترێ سەردەمی زانیاری تۆ زۆر بە ئاسانی ئەو زانیاریانە دەسەکەوێ مرۆڤ سەرکەوتەکان چۆن گەشتون بۆ شتانی کە ویستویان. ئەگەر کەسێک دوودڵ بێ لە کارێک قسەیەکی شکسپیرمان هەیە ئەڵێ دوودڵیەکان خیانەتمان لێەکەن. یعنی زۆر جار ئێمە چەندێ دەوروبەرەکەمان زەرمان لێن زۆر جار لە ناخی خۆمانە زەرەکان خۆمان ئەین لە خۆمان بیرکردنەوەیکی سلبیمان هەیە ناچین چارەسەریکەین یان دوودڵیەکمان هەیە ناچین یەکلاییکەینەوە یان کێشەیەکمان هەیە لەگەڵ خۆمانە ئامادەنین بڕین بە تایبەتی بیری لێ بکەینەوە. قسەیەک هەیە ئەڵێ بیرکردنەوە حتمما زۆر قورسە بۆیە خەڵک زۆربەی بیر ناکاتەوە. ئێمە پێویستە بیر بکەینەوە لەگەڵ خۆمانە وەکو چۆن ئەڵێ دابنیشین بچین تاوتویەکی لایەنی دەرونی خۆمان بکەین و بزانین ئەو پێکێنەرانی کە پێکێنەری کەسایەتی ئێمن کامیان بەهێزە کامیان لاوازە. بازنەکانی کۆرزیێڤسکی هەیە لە هەندەسەی نەفسیە یەکەم جار لە لایەنی ڕۆحیەوە دەست پێکا بزانین ئێمە لە لایەنی ڕۆحیەوە چەندێ وەڵامی پرسیارە فەلسەفیەکانمان لایەکە مرۆڤ بۆچی هاتۆتە دنیاوە بەروکوێ ئەڕوا و پاشان ناسناوەمان هەیە ئێمە تۆ وەکو تۆ خۆت بەچی ئەزانیت خۆت بەکێ ئەزانیت و چۆن پێناسی خۆتەکەی. ئەگەر کەسێک لێرا خەلەلێکی هەبێ ئەوە هەرچەنە ژینگەی بۆ بڕەخسێنی هەرچەنە هەلی بیتە دەست ئەم کەسە هەر ناتوانێت سەرکەوتوو بێ. باوکی وا هەیە زۆر پاری بۆ مناڵەکی سەرف کردووە و نردوێتی بۆ باشترین زانکۆ و هەرچی ئەوێ بۆ یەکە بەڵام سێرەکە مناڵەکەی هەر ناتوانێت ببێ بۆ کەسی کە باوکی ئەوێت. ڕاستێکی ئەبێ بگەڕینەوە کاریگەریەک دابنین لە ناخی کەسەکە واتە ئێمە باشکردنی ژینگە و بڕوانامە و ناوبانگ و ئەمانە کەسەکە ناگۆڕێت هێندەی ئەوەی بچینە ناو ناخی کەسەکە لایەنی ڕۆحی ڕاستکەینەوە. ئەوە پێناسی بۆ خۆی ناسنامەکەی خۆی چییە لای خۆی ڕاستیکەینەوە. بۆ نمونە هەرێکێک لە ئێمە تۆ ئەڵی من چیم من ڕاگەن کارێکی سەرکەوتوم یەکێک ئەڵێ من باوکێکی سەرکەوتوم یەکێک ئەڵێ من خوێندکارێکی سەرکەوتوم. یعنی لەیبڵ وەکو ئەڵێ ئەوەی کە تۆ هەر شتێکە ئەکری لەیبڵێکی پێوەیە ناوەکەی لێ نووسراوە تۆ خۆت لە ناخی خۆتا چ لەیبڵێکت لە خۆتیاوە و خەڵکیش ئەتێ بە خەڵکیش بڵێ تۆ خاوەنی چ ناسنامەیەکی و چۆن ئەمە ئەسەلمێنی ئەمە ڕاستکردنەوەی زۆرێکە لە شتەکانی تر. لە دوای ناسنامە ئێمە باوەڕ بە هاکانمان هەیە هیوامان هەیە گرفتەکانی لە باوەڕەکانیایەتی ینی باوەڕەکانی لاوازن. بۆ نمونە لە بواری فێربوونا باوەڕی وایە فێربوون زەحمەتێکی زۆری ئەوێ لە بواری کاروکە سابەتە باوەڕی وایە ئەگەر گزی و فروفێڵ نەکە ناتوانێت پارە بەدەست بێنێ. بۆ نمونە لە بواری خوێندنا باوەڕی وایە بە شانسە جاری وایە هەیە پرسیارێکێتەوە کە ئیزانێ. یعنی ئەمانە ئەم باوەڕانە گرفتی سەرەکین لە کەسیتە پێویستە ئێمە بین باوەڕەکانمان ڕاستکەینەوە باوەڕەکانمان وا لێ بکەین ئەگەر کاتمان کەم بوو ئەگەر کەس یارمەتی نەیەین ئەگەر هاتو پارەمان بەدەستەوە نەبوو ئەگەر هاتو لەم دنیاە نەخۆش کەوتین ئێمە هەرەتوانین سەرکەوتوو بین ئێمە هەرەتوانین کاریگەر بین. زاراوەیە کە پێویستە بەردەوام لە ناخی خۆمانە بیڵێنەوە ئەویش ئەوەیە چۆن بتوانم مرۆڤێکی کاریگەر بم. کاریگەربوون زۆر گرنگە مرۆڤە کاریگەرەکان سەرکەوتون واتە بەڕای من وشەی کاریگەر زۆر جار چەمکەکان کاریگەری هەیە لەسەرەوەی کە شتەکانمان بۆ ڕاست بێتەوە. ئێمە چۆن بتوانین مرۆڤێکی کاریگەر بین. بۆ نمونە کەسێک لە عایلەکەیە چۆن بتوانێت کاریگەر بێن واتە چۆن بتوانێت ئاراستەی خێزانەکەی تەسیل لەسەر دایکی تەسیل لەسەر باوکی تەسیل لەسەر خوشکەکەی براکی بەلایەنێکی ئیجابی دروست بکات. ئێمە پێویستە بین لە باوەڕەکانمانەوە دەست پێ بکەین و باوەڕەکانمان باش بکەین. شتێکی ترکە پێکێنەری سەرەکی کەسایەتی مرۆڤە بەهاکانە. ئێمە کۆمەڵە شتمان بەلاوە گرنگە بەڵام لەوە چی ئەو شتانی بەلای منەوە گرنگن ڕیزبەندێکی جیاواز بێ لە تۆ لە کەسێکی تر. ئێمە پێویستە بین تەماشای بکەین بزانین گرنگترین شت لە ژیانی ئێمە چییە ئەوە بکەینە خاڵی یەکەم دوای ئەو چی گرنگە دوای ئەو چی گرنگە دوای ئەو چی گرنگە. بۆ نمونە کەسێک ئەڵێ من ئازادیم بەلاوە زۆر زۆر گرنگە ئەمەوێ خەڵک زۆر تەداخل نەکات لە ژیانمە. ئەم کەسە یەکسەر بە دوای ئەوە لایەنی کۆمەڵایەتیشی زۆر بەلاوە گرنگە. لایەنی کۆمەڵایەتی تو کاتێک توانای مرۆڤی کۆمەڵایەتی بکەیت گوێ لە خەڵک بگری کە ئامادەبی بە خۆشحاڵیەوە ڕەخنت لێ بگرن کە ئامادەبی بە خۆشحاڵیەوە داواکارییان هەبێت و ئامادەبی بۆ نمونەوە بە دەمیانەوە بچی. زۆر جار ئەو سنوورانی کۆمەلگا بۆ دانن ڕوبەری ئازادیت کەماکەنەوە تۆ چۆن نتوانی ئەم باڵانسە ڕاگری کە ئازادیت بەلاوە زۆر گرنگە. دوای ئەو کۆمەڵایەتی ئەگەر بێت و خۆت قوربانی شتە کۆمەڵایەتەکان بکەی ئازادیەکەت بفەوتێ تۆ لە ناختا هەست بە نامرتاحیەکەی کەواتە ڕیزبەندی بەهاکان کە بابەتێکی زۆر گرنگە. یعنی لەوە ئەچێ کورسێکی تایبەتی بووە من لە کورسێکی تایبەتە ڕیزبەندی بەهاکانم وتۆتەوە چونکە بەهاکان وەکو قیبلە نماوان بە تۆ ئەڵێ بەرەوکوێ بڕۆ
بۆیە ئێستاکە داوام لە بیسەرانی ئازیز ئەوەیە هەر کەس بۆ خۆی بیرکاتەوە بزانێ گرنگترین شت چییە بەلای خەڵکەوە. بۆ نمونە لیستێکە نووسێ 15 ئازادیە لایەنی کۆمەڵایەتیە خێزانە خۆشەویستیە کار و کەسابەتە خوێندنە بۆ نمونە فێربوونە زۆر شتە وەرە تەماشایەکی هەمویان بکە ئایا لای تۆ گرنگترین کامێ دوای ئەو کامێ دوای ئەو کامێ ئەمە بە تۆ ئەڵە بەروی کوێ بڕۆ. ئەگەر ئەم ڕیزبەندیە نەزانی یان ئەگەر ڕیزبەندەکەت خەلەلی تیاوێ ئەوە تۆ مرۆڤێکی ئیشی باشەکەی بەس نامرتاحیشی لە کاتێکە ئەوە ئیشی باش بکردای و مرتاح بوویتایە. ئیشی باش چییە؟ ئەوەیە کە بەپێی ڕیزبەندی بەهاکانت گونجاوە. ئەگەر ئێمە ئێستاکە لایانی ڕۆحیمان باش کردەوە لایانی ناسنامان باش کرد باوەڕ و بەهاکانمان باش کرد یێتە سەر لێهاتوویەکانی ئێمە واتە سکیل مەهارات. ئێمە چۆن بتوانین پەرە بە توانەکانمان بین. کەسی وا هەیە ژنگەکەی لەبارە هەموو شتەکانی ڕێکوپێکە بەس مەهارەی کەمە. بۆ نمونە توانای دەربڕین لە خۆ نابێت ئەبێ خۆت بخیتە کۆمەڵی مووقف بتوانانی قسە بکەی ئەبێ خۆت بخیتە کۆمەڵی مووقف بتوانانی هەستیتەوە ڕێیەکانی خۆت دەرببڕی و بۆ ئەمەش پێویستە دەورات ببینی پێویستە کتێبی لەسەر بخوێنیتەوە. یعنی بۆ نمونە کتێبەکانی دیلکارنجی کاتێکە دەرچوو یەکێک لەوانە هونەری وتاربێژی بوو لە سۆڤێت قەدەغە کرا بۆ بڵاوکردنەوەی ئەیانوت ئەم کتێبانە هێندە کاریگەرن کە تەنها پێویستە ئەو کەسانە کە بۆ حکوومەت و بۆ مخابراتی سۆڤێتی شەکەن بەس ئەوانە بیزان بۆیە کە تەرجمەیان کرد ئەوەی مخابرات نەبووە لە رووسیا ئەم کتێبی بەدەست نەگەیشت ئێستا لە کتێبخانەکان ناکەوت و کەس نایخوێنێتەوە. یعنی ساڵانێکی زۆر نییە بەسەر ئەم ڕووداوەتی ئەپەڕێ کەواتە ئێمە پێویستمان بە پەرەپێدانی خۆمان هەیە. جاری وا هەیە ئێمە ناتوانین شتەکانمان دەرببڕین مەهارەتمان لەما زەعیفە. جاری وا هەیە مەهارەتمان لەوا زەعیفە ئێمە ناتوانین بە خەڵک بڵین نا هەر شتێکمان پێ ئەڵێن دەی باش ئەڕووی بەدەمیەوە بەڵام دوایی نامرتاحینە ئیشەکەش بەڕێکپێکی بۆ وەکرێنە هیچ گلەی شێتە سەر کەواتە تۆ مەهارەتی ئەو نییە بە خەڵک بڵێ ببوورە ناتوانم ببوورە بۆم ناکرێت. یعنی یەکێک لەوانە هەر دەربڕینی وشەی ببوورە پێویستی بە مەهارەت هەیە. خەڵکانێکن زۆر لەوە لیاقەتتر و بێ تواناترن بە خەڵک بڵێن ببوورە ئەمە پێویستی بە مەهارەتە واتە تۆ بێ لە خۆتا دروستیکەی جارێ دوان سیان چوار. یعنی چەنەها باوکەیە گەورەترین هەڵی کردو بەرامبەر بە عیلەکەی خۆی تا ئێستا ڕووی نەهاتوو بە خێزانەکەی یا بە مناڵەکەی بڵێ ببورن من حەزم کرد باوکێکی باش من بەڵام بە هەڵە ئەمەم کرد من دڵنیام هەتا ماون مناڵەکانی هەتا ماون خێزانەکەی بە دڵسۆزی هەتا ئەخری عمری لەگەڵی ئەژین بەڵام ئەو ئامادە نیە لە قۆناغێک لە قۆناغەکانی تەمەنیان یەک جار داوای لێبوردن بکە. مامۆستایەک ئامادە نیە داوای لێبوردن لە قوتابی بکە. خۆ من کە ئەمە ئەڵێم قەرار وایە قوتابیەک داوای لێبوردن لە مامۆستای بکە بەڵام من ئەڵێم پێویستە ئەم مامۆستا ئەوەندە لێ هاتوو بێ ئەگەر ڕۆژێ دەنگی بەرز کردەوە بێ زانی تەلەبەکەی بەردەستی بێزار بووە پێ بڵێ داوای لێبوردنەکەم بۆیە سەوتم بەرز کردەوە ئەوەی دواوە گوێی لێبێت. ئەمە مەهارەتە هەموو مامۆستایەک جاریە عەقلی پێشیە بەس نایڵێت بۆ چونکە لێ هاتووی ئەمەی نییە. واتە جارێککە ئێڵەمەوە بۆی چکە ئەمە بیستنە نووسین نییە نەفەرەکە خۆی چاوی پیا بخشێنەوە بۆی ئێڵەمەوە لاینی ڕۆحیمان باشکەین ئێمە کەین بۆچی هاتوینێت ئەم ژیانە بەروی چۆڕین ناسنامەکەمان ئێمە چیمان پێ ئەڵێن و ناسنامەی ئێمە چییە باوەڕ و بەهاکانمان ڕاستکەینەوە باوەڕەکانمان بەهێز بن بەهاکانمان بەهای گەورە و معنەوی بن و ئاراستەیەکی جوانیان هەبێ و ئێمە ئاراستەکە بەرەو پێش و پاشان لێهاتوویەکانمان پەرە پێ بین. یەکێ لەو لێهاتوویانی کە بۆ زۆربەی خەڵک پێویستە و من ئیشی لەسەرەکەم فێربوونی زمانە. یعنی کەس هەیە 22 زمانە زانێ 24 زمانە زانێ معقول نییە کەسێک ئێستاکە ئەوەندە ناومێت بووە قەنەعەتی وایە ناتوانێت فێری عەرەبی بێت قەنەعەتی وایە ناتوانێت فێری ئینگلیزی بێت قەنەعەتی وایە ناتوانێت فێری فارسی بێت. ئەمە گرفتە تۆ پێویستە بە مەهارە هەیە و هەتا زمانی زیاتر بزانی مەهارەتەکانی تریش باشترە بن باوەڕ بەخۆبوونیشت باشترە بێ. لە دوای ئەوەی کە باوەڕەکانی باش کرد یەتە سەر ڕەفتارەکان وتێک هەیە ئەڵە ڕەفتارەکانە باشکە بۆی عادەتەکانە باش ببن عادەتەکانە باشکە بۆی کەسایەتیەک بدووریتەوە. ئێمە پێویستە لە ڕەفتارەکانمان دەست پێ بکەین. یعنی لە دوای ئەوەی ئەمانەی ئەم قۆناغانەمان بڕی پێویستە ئەمڕۆ ڕەفتارەکانمان ببینین چۆن ئەچین بەڕێگە چۆن دائانیشین چۆن گوێ ئەگرین لە خەڵک چۆن قسەی بۆ ئەکەین چۆن تەعاملەکەین لەگەڵ خۆمانە چۆن تەعامل لەگەڵ دەوروبەرەکانمان ناکەین. مرۆڤ کائینەکە ڕەفتارەکانی سەرچاوەکەی لە ناخیە وەرگرت و بەردەوام ئەمەش بڵاوەکاتەوە. ئێمە هێندە ڕەفتارەکانمان کاریگەری هەیە هێندە قسەکانمان کاریگەری نییە. ئەگەر تۆ باز لەوە بکەین کە فلان کەسەوە بۆ سەرێکمان لێ نایی کەواتە تۆ بێ خۆش ئاگای سەردان بزانیت. تۆ ئەگەر بە یەکێک ئەڵەی خۆشمەوی چاوەڕێیەکی ئەو توی خۆش بێ ئەبل لە ناختا خۆشەویستی بەڕاست بیڵێ چکە گەر بەدەم بیڵێ ناگاتە بەرامبەر. واتە
هێندە زمانی جەستە گرنگە، هێندە ڕفتارکردن گرنگە، هێندە ئەوانی کە گرنگە لێکۆڵینەوە هەیە. قسەکانمان لە 100 کاریگەری هەیە، لەحنمان لە 130، بەڵام لە 155 پەیامەکەی ئێمە بە زمانی جەستە ئەگات. کەواتە ئەگەر هاتو ڕفتارەکانیشمان باش کرد یەتە سەر ژینگە. ئێمە چۆن ژینگەمان باشکەین؟ بەدەست خۆتە لەگەڵ ئەو کەسانە تەعامل مەکە ئەوە ڕەشبینن کە بەردەوام بیر تەخەنەوە ئەمەکەی وڵاتە، ئەمەکەی وەزعە، ئەمەکەی ئەوەیە، یعنی بەردەوام کێشە و چەرمەسەری و ناڕەحەتیەکانە بیرەخەنەوە لەگەڵ ئەو کەسانە ڕفتارکە کە بەردەوام ئاسۆیەکیان هەیە، هیوایەکیان هەیە و لە ناو ناڕەحەتیەکانە بە فرسەتی ئەزان بۆ خۆ پێگەیاندن. ئەم قسەی من لە ئێستا پێم وایە زۆر ئیسفادەیە بێ، ئەوش ئەوەیە ئێمە لە ژیانمانە لە قۆناغەکانی ژیانمانە ئەگەینەش جۆرە ژینگەیەک، جۆرە هەلومەرجێک کە ئیتر بە تەواوەتی یەخەمان پێ ئەگرێ و ئێمە قەنەعەتمان وایە ئەم هەلومەرجانە ئێمە ئاراستە ئەکەن و کاریگەریان هەیە لەسەرمان. قسەیەکی جوان هەیە ئەڵێ هەلومەرجەکانیش دروستکراوی دەستی مرۆڤن. ئێمە چۆن بتوانین ژینگەیەک بۆ خۆمان دروستکەین؟ ئەگەر ئێمە زۆرتر ڕفتارمان کرد لەگەڵ ئەو کەسانە بۆ شێوازە و زۆرتر تەعاملمان لەگەڵ کردن، گوێمان لێگرتن، سەردانمان کردن، کاریگەری ئەوان ئەبێ لەسەر ئێمە. ئەوە ئێمەین کە ئەبێ بڕیاری ئەوە بین لە کێوە زۆر نزیک بین. من ئەڵێم کۆتایی بە هیچ پەیوەندیەک مەهێنا. ئەگەر کەسێ لە ژیان تا کاریگەری نەرینی هەیە لەسەر ژیانە، فارسەکان قسەیەکی جوانیان هەیە ئەڵێ ئەزش فاسیلە بگیر، واتە نێوەندێ دروستکە لە نێوان خۆت و ئەوە، بینێک دروستکە. مەرجنیە تۆ قەتعی عەلاقە بکی، بەڵام کەسێ بەردەوام مێشکی توی داخوراندووە، بەردەوام خەیاڵە ناخۆشەکانی خۆی، پێشبینە ناخۆشەکانی خۆی، بیرکردنەوە سلبیەکانی خۆی، یعنی هەندێک بیرکردنەوە هەیە وەکو ژەهر وایە ئەگەر بگا بە تۆ تۆش نەخۆشەکەوی و تۆش لاوازەبی. لەبەرەوە ژینگە بەدەست خۆمانە. ڕاستە ئێستاکە ئێمە بەعام لە کۆمەلگایەکەین کە پڕە لە ئەنواعی کێشە و قەیران و بیرکردنەوەی عەجیب و غەریب و ڕەفتاری نابەجێ و یعنی بەتایبەتی لە ئێستا کە گەشتوتە وەکو ئەڵێ ترۆپکی قەیرانەکان، لە ئێستاشە هەر خۆمان ناتوانین ژینگە بۆ خۆمان دروستکەین. تۆ توانی بۆ نمونە کەسێک ئێستا گوێ لەم بەرنامە گرتووە، واتە ئەو خۆی ژینگەی بۆ خۆی دروست کردووە، بڕیاریە ئەمڕۆ گوێ لەم بەرنامە بگرێت، گوێ لە بەرنامەیەکی کە نەگرێت. تۆ ئەتوانی بڕیتەوە بۆ ماڵ کتێبێک لەگەڵ خۆت بەریتەوە، سەعاتێ دانیشی کتێب بخوێنیتەوە، بڕیاری خۆتە ئەو ژینگەی بۆ خۆت دروستەکەی چ جۆرە کتێبێ بخوێنیتەوە. تۆ کۆمەڵە کەسە ناسی و لەوە چێ بە هەمووشان معجەبی. بۆ نمونە 10 نەفەر هەیە لە ژیانی تۆ زۆر کاریگەریان هەیە، ئەمڕۆ کامیان هیوایەک بە تۆیە، ئەمڕۆ کامیان ببینی زیاتر ئەچیتەوە بە خۆتە، ئەمڕۆ کامیان ببینی، ئەمڕۆ بڕیار بە ئەو کەسیان ببینیت. واتە ژینگەش هەمووی سلبی نییە، وەکو ئەڵە هیچ شتێک شەڕی مەحەز نییە، هیچ شتێک خراپەی ڕەهانیە. ئەوەی کە ئێستاکە ئێمە تێکەوتوین کەسانێکن ئەمڕۆ خۆیان پێگەێنن. واتە ئەگەر ئەم هەموو پێشکەوتنەی دنیا ببینین ئەگەڕێتەوە بۆ قۆناغێک کاتێکە لە فەڕەنسا شۆڕشی فەڕەنسی سەری هەڵا بوویە هۆی ئەوەی کە دنیا ئەوەندە پێش بکەوێ. ئێستاکەش ئێمە ئەم قەیران و ناخۆشیانە ڕووداوێک ئێنە پێشەوە، کارەساتێک ئێنە پێشەوە کە ئێمە هەر لێرەوە لی ترساوین، بەڵام مرۆڤ سەرکەوتوو گەشتبینەکان ئێستاکە لەوە بیرەکەنەوە. ئێستا ئەم 4 ڕۆژە من دەوامم نییە فرسەتە بۆ خوێندنەوە، ئێستا من ئەم 4 ڕۆژە دەوامم نییە فرسەتە بۆ خۆفێرکردن، ئێستاکە فرسەتە بۆی بچم لە یوتیوب فڵان محازەرە گوێ بگرم، ئێستاکە فرسەتە من بچم ئەم کارە بکەم. بۆ نمونە کاتێکە دەوام نیە ئیتر ئێستاکە هیوا هەیە ئەم 4 ڕۆژە لە ماڵەوە دانیشتووە، زۆر خەفەتی خواردەوە، زۆر ناڕەحەت بووە، هیواژەیە ئەم 4 ڕۆژی بە فرسەت زانیوە، باشترین شتی خوێندوەوە، باشترین شتی گوێ لێ گرتووە، بە فرسەتی زانیوە، سەردانی کۆمەڵە کەسی کردووە. واتە تۆ ئەبێ خۆت ژینگە بۆ خۆت دروستکەی و ئەبێ خۆت هەلەکان بقۆزیتەوە. هیوا هەیە ئەڵێ هەل نییە لە ژیانمە، من قەناعەتم بەوە نییە هەل خۆی بێت و تەقەبالە دەریاکەت، ئەبێ تۆ بگەڕی بە دوایە. شتێک هەیە ئەڵێن ئەبێ تۆ هەلەکان دروست بکەی. مرۆڤی سەرکەوتوو کەسی خۆی هەلەکان دروستەکە. من لەم قەیرانە خۆم بە هەلی ئەزانم کە فڵان کاتم هەیە دانیشم گوێ لە فڵان محازەرە ئەگرم. من لەم قەیرانە خۆم کاتێکە بۆشاییەک دروستە بێ بە فرسەتی ئەزانم فڵان کتێب تەواوەکەم، و کاتێک ئەزانم ئێستاکە خەڵک مەجاری فڵان شتی هەیە ئەچم ئەو جۆرە دەورەیە ئەڵێمەوە کە بەهۆی دەورەکەەوە زیاتر ئەتوانم لەگەڵ خەڵکانێکی تازە بم، مطالعەیەکی تازە بکەم و لەگەڵ خەڵکانێکی ترا تەعامل بکەم. واتە خۆم هەلەکان دروستەکەم. ئەگەر خۆت هەلەکان دروست نەکەی بە دڵنیایی ئێڵم هیچ جۆرە هەلێک نییە. و حتا لە ئەوروپا و ئەمریکاش کەس نهاتوو دەستی کەس بگرێت و بیکاتە بیل گێتس، کەس نهاتوو دەستی بگرێت و بیکاتە ئانتۆین ڕۆبنس. بەڵام مامۆستا کۆمەڵگەی کوردی تا چەند ڕێگرە لە بەردەمی تاکەکان بۆ سەرکەوتن بە تایبەت ئافرەت؟ شارە گەورەکان تۆزێک ئازادی باشترە و ئەوەش ئەمێنێتەوە سەر کەسەکان. من لەبەر ئەوەی کە 10 ساڵە
بە سەدان ئەتوانم بڵم چەند هزار قوتابیەکم هەیە لە کوردستانە و زۆری کشیان کچ بوون چکە کچەکان زیاتر احتیمامیان بە خۆیان ئەیە هەر دەورەیەکمانە کردەوە زۆربەی زۆری ئەوانەی کە ئاهاتن کچ بوون بە زۆریشانم وتووە تێبینیم کردووە ئەمەیان بۆ ئازادی هەیە ئەمەیان بۆ ئازادی نییە ڕەفتارەکان و بیرکردنەوەکانیەتی ماڵەوە ئازادی پێێن یعنی بۆ نمونە ئەگەر کچێک هەندێک بیرکردنەوەی هەیە بیڵێت دایک و باوکی نایڵە بڕاتە دەرەوە پێویست ناکەوە بیرکردنەوەانە بڵێت هەندێک جلوبەرگێ بیکاتە بەری براکەی پێی ناخۆشە ئەبێتە ڕێگر لە بەردەمیە پێویستە ئەو بزانێ بەدیهێنانی ئامانجەکەی گرنگە یعنی شەڕ نەکا لەسەر ئازادی ئەوەی کە براکی قەنەعەت پێ بکە فڵان شت کاتە بەری بەڵکو ڕێگای بدۆزێتەوە بۆی بتوانێت بچێت بۆ دەورەکە بتوانێت بچێت بۆ قوتابخانە بتوانێت بچێت خوێندنەکەی تەواوکە بتوانێت بچێت بۆ فڵان شتێ فێر ببێ واتە ڕێگای بدۆزێتەوە بۆی شتەکانی بەدەست بێنێ و یەکێک لەو شتانەش هەر پەیوەندی بە ئەو کەسانەوە هەیە ئوسلوبی قسەکردن و دەربڕینە کچی وا هەیە لە ماڵەوەم بۆ نمونە ئەگەر هەر شتێ بکە ڕێگری لێ ناکەن چونکە هەمیشە ئەزانێت لەکوێوە قسەکە و لەکوێوە ماڵت وەرەگرێ کچی واش هەیە ئەوێ لەگەڵ ڕەفیقەکانی بچێ بۆ سەیران ئەڵێ ئەچم بۆ سەیران ئەوانیش پێڵێن سعید هەیە و ئیتر ئەڵێ ئەوە چیە هەر شتێکە بێ هەر من هەرچی ناڕەحەتی هەر بۆ من ئیشە هەر بۆ من سەیرانێکی نایڵن ئەها یەکسەر بێ بە شەڕی بەڵام ئەو کسی کە ئەزانێت چۆن قسە بکات لەگەڵ دایک و باوکی بۆ نمونە ئەڵێ باوکی جا من ئەزانم کە بەشی پێویست سعیم نەکردو بەڵام بەرنامێکی باشم داناوە بۆ سعیکردن ئەمەوێ مێشکم ساف بێ بڕیارم ماوە لە دوو بەیانی و دەست پێکەم بەیانی بۆ سەیرانەچم بەنیازم بەیانی بۆ سەیران بچم ووا بکەم کاتێککە پەیامەکە ئەڵێ بە باوکی کە من ئێمان نیم من تەلەبەیەکم ئەزانم هەدەفم چییە و ئەزانم خەریکی چیم ماڵەوە ڕێگری لێ ناگەن بەڵام یەکێکی تر ماوەیەک بە عوتڵەکەی بردوتە سەر ئێستا کە داوای سەیرانەکە یەکسەر پێڵێن نا واتە شێوازی قسەکردن لەگەڵ دەوروبەرا بەتابەتی بۆ ئافرەت ئەتوانێت ڕێگایەکی باش بێنێتە دی کە خۆی بگا بۆ شتانی کە ئێوێت ئوسلوبی قسەکردن دەربڕینی ڕائیەکان هەتا ئەوکوتم جلوبەرگ کچی وا هەیە لە عیلەیەکە ئەژی لە ناخیا باوکەکە پێی ناخۆشە کچەکەی بەم شێوازە ئەڕاتە دەرەوە بەڵام پێی ناڵێ بەڵام کاتێ ئێوێ بڕوا ڕێگری لێەکە ئەم کچە زیرەکی خۆیەتی ئەبێ بزانێت چی بکە بۆی باوشی بهێڵێت براکەی بهێڵێت چکۆ بۆ شوێنێکی خراپ ناڕوە ئەی بۆ ئەبێ ڕێگری لێ بکەن وانە ئێمە زۆر جار پەیام ئەنێرین بە قسەکانمان بە لەحنمان بە ڕەفتارمان پێویستە ئەو پەیامی کە ئەینێرێ ئەو کەسە یا ئەو ژنە ئەسەر ژنی وا هەیە بە منی و تۆڵای لە ماڵەوە زۆر ڕێم نایەن ئەگینا ئەو دەورەی تۆ بۆ من زۆر زەرورە و زۆر حەزەکەم بێ و زۆر حەزەکەم فێر ببم بەڵام لەبەر دڵی ماڵەوە نایەن بۆچی لەبەرەوەی لەوێ نازانێت چۆن بیڵێت یعنی ئەگەر بڵێ بۆ نمونە ئەمە ژیانی منە من حەزەکەم لەمە دووە کتێبێک بە ئینگلیزی بخوێنمەوە من حەزەکەم لەمە دوای گوێرەوەی زەعانە بگرم من ئەمەوێ فڵان شت فێر بم ئەمەش پێویستەکە من ئینگلیزی بزانم لەبەر ئەوە ئەمەوێ بچم فێری ئینگلیزی بم یا من تەلەبەیەکم ئەم هاوینە بۆیە ئەمەوێ بڕۆم لەبەروی ساڵی ئایندە من لە ئینگلیزیا کێشەم نەبێت ئەگەر ئەو هەدەفەی دایک و باوک هەیەە بۆ مناڵەکان هەر داواکاریەکە بیبەسێتەوە بەو هەدەفەی کە دایک و باوکی بۆی هەیە کەمتر ڕێگری لێەکە زۆر جار وتنی شتەکان داوای نەبردن ینی داوای لێبردن نەکردن یان ئەڵێ مافی خۆمە من زۆر جار ئەوواڵم با محامی خۆمان نەبین یعنی پێویست ناکات و دیفاعکی لە خۆت پێت دەڵێن ئەو شتەوە مەڵێ ئەوە حەقی خۆم و ئازادی خۆم و مافی خۆمە ئێمە من ڕخنەیەکم لە ڕێکخراوەکانی ژنان و ئافرەتان بەعام کە چەند جارێک کورسی تایبەتم هەبوو بۆیان محازەرم هەبوو پێم وتون بە کچان مەڵێن ئەوە مافی خۆتە پێی بڵێن چۆن ڕێگایە بدۆزیتەوە ئەو شتانە بەدەست بێنیت چونکە کاتێک پێڵی مافی خۆتە و لە ماڵەوە تۆ بەز ئەوی فێرەکەی ئەوش لە ماڵەوە ئەڵێ حەقی خۆمە پێی ئەڵێن حەقی خۆتە بەڵام من نایڵم بۆ نمونە براکی واڵە باوکی واڵە دایکی واڵە کەواتە تۆ ڕوبەڕووی کێشەیەکەیتەوە بەڵام ئەگەر ئێمە کەسێک دروست بکەین بتوانێت کاریگەر بێ واتە بزانێت چۆن پەیامەکەی ئەگەێنێەوە بزانێت چۆن قەنەعەت بە خەڵکەکە ئەو کات ڕوبەری ئازادیەکانیشی فراوانتر گۆڕینی ئامانج لای خەڵک زۆر زەحمەتە بەڵام هاوکات هێندەش زەحمەت نییە مەبەست لە ئامانجەکە چییە بۆ نمونە تۆ ئەتەوێ شتێک لە ژیان تا بەدەست بینی پێی ئەڵێن ئاسوودەیی پێی ئەڵێن تەندروستی و تۆ کۆمەڵی ڕێگەت لەبەردەسایە ئەخی کێشەکە ئەوەی تۆ وابزانی بۆ چارەسەری کێشەکەت تەنها یەک ڕێگا هەیە و ئەو ڕێگایش بۆ نمونە کۆمەلگا نایڵێ ئەو ڕێگایە بۆ نمونە ئایل نایڵێ ئەو ڕێگایە کللتور نایڵێ ئەو ڕێگایە عادەت و تەقالید و بیرکردنەوەی دایک و باوشی نایڵێ کێشە ئەوەی تۆ وابزانی یەک ڕێگا هەیە بۆ چارەسەری کێشەکان یعنی ئەوەی چێکە لە گەورەترین کێشەکانی مرۆڤ
پێویستە بزانین چەندین ڕێگا هەیە بۆ بەدیهێنانی خواستێک ئێمە هەمانە. ئێمە پێشەوەی ئامانجمان هەبێ ڕوئیامان هەیە، واتە دیدی مستەقبەلیمان هەیە. تۆ کاتێ دیدێکت هەیە بۆ ئایندە ئەڵێ من حەزەکەم وا بژیم کو ئامانجێک دانی مەرج نییە ئەم هەر ئام ئامانجە تۆ بگەینێ، ئامانجی تریژ هەیە. یعنی تۆ ئەتوانی ڕێگەکانت بگۆڕی و ڕێگەکانت تاقیکەیتەوە، تەنانەت ئەتوانی ئامانجەکانیشت بگۆڕی بۆی ئەنجامەکە بێتە دی. شتێک هەیە ئەمە پێڵین producing results، واتە چۆن ئەنجامەکە بەرهەم بهێنین. مەرجێ بۆ هەدەفە بێتە دی. بۆ نمونە تۆ دوکانێکت داناوە بە نیازی ماڵانەیەکی دیاریکراوە هەبێ، کاتێک گەزانی ئەم دوکانە ناتوانێت کەواتە مەرجێ هەر بە ئیشی دوکان تۆ ئەو داهاتە بەدەستبێنی، توانین بڕۆ ئیشێکی